بەڕێوەبەرایەتی گشتی دژە تیرۆر دەستگیرکردنی تیرۆریستێک ڕادەگەیەنێت لە ئۆپراسیۆنێکدا بە سەرپەرشتی هێزەکانی سەر بە بەڕێوەبەرایەتی گشتی دژە تیرۆر و بە هاوبەشی لەگەڵ فەوجی مخابیری سەر بە فەرماندەیی ئۆپراسیۆنەکانی کەرکووک و هێزی سواتی سەر بە پۆلیسی کەرکووک توانرا تیرۆریستێکی داواکرا و دەستگیر بکرێت. تیرۆریستی دەستگیرکراو بە ناوی هامیم سات لەدایکبووی ساڵی 1995 ناوبراو ساڵی 2014 لە ڕێگەی بەرپرسی سەربازی کەرتی ڕەشاد بەیعەتی بەڕێکخراوی تیرۆریستی دەوڵەتی ئیسلامی داعش داوە. پاشان لە دیوانی جوندی ڕێکخراوەکە وەک شەڕکەرێک لە کەتیبەی عوثمان بن عەفان لە کەرتی ڕەشاد بەشداری کردووە لە چەندین شەڕدا دژی هێزە ئەمنیەکان. دوای ڕوخانی دواهەمین پێگەی ڕێکخراوەکە لە عێراق تیرۆریستی ناوبراو دەچێتە شاری کەرکووک نیشتەجێ دەبێت. تا ساتی دەستگیرکردنی لە پەیوەندی و کاردا بووە لەگەڵ بەرپرسانی کەرتی ڕیاز و ڕەشاد. پاش دەستگیرکردنی ڕادەستی یاساکرا بە مەبەستی سزادانی.